بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویستەکەمەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازی ئەم جارەماندا باسێک لە پرۆژەی ئاوی هەولێر بۆ ئێوە خۆشەویستەکەین. ئێمە هەوڵ دەین زۆرترین زانیاری وردەکاری لەسەر پرۆژەی ئاوی هەولێر بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. سەبارەت بە پرۆژەکە بە بەڕێوەبەری ئاوی هەولێر دابینکردنی ئاو لە دوو سەرچاوی سەرەکی دەبێتن. سەرچاوی ئاوی سەرزەوی کە ڕووباری زەی گەورەیە، سێ پرۆژەی سەرێکیمان دەکەوێتە سەر ئەو ڕووبارە، پرۆژەکانی ئیفراسی 1، 2، 3 و سەرچاوی دومیشمان ئاوی ژێرزەویە کە خۆی لە زیاتر لە 1000 بیر دەدۆزێتەوە. ئەو 1000 بیرە دابەش بووە بەسەر شاری هەولێر. پرۆژەکان ئەو سێ پرۆژەیە کە هەیە، پرۆژەکانی ئیفراز 1 و 2 و 3 هەر یەکەوت توانایەکی ئینتاسکردنی تایبەت بەخۆی هەیە. ئەگە باسی پرۆژەی ئیفراز 1 بکەین، پرۆژەی ئیفراز 1 لە ساڵی 1967 تەواو بووە، توانای ئینتاسکردنی 1450ە دیزاینەکەی. ئێستا زیاد کراوە بەهۆی ئەوەی کەوە کارەسە فلتەرەکانی کراوە، سیستەمێکی نوێ بۆ فلتەرەکانی کە سیستەمەکە لە پێرفورەیتد پایپ بوویتە نۆزل، بەوەش سەتاچیلی ئینتاج زیاد کردیە، زیاتر لە 1600 مەتر مکعب ئینتاج دەکاتن و توانای ناردنی هەمان بڕیشی هەیە بۆ شاری هەولێر. پرۆژەی ئاوی ئیفرازوو لە ساڵی 1984 تەواو بووە. ئاوەکە لە زەی گەورە وەردەگیرێتن، ئینتێک لەسەر زەیە، بەڵام محەتەی تەسفیەکردن پاڵاوتنەکەی دەکەوێتە نزیک ئەنکاوە. توانای ئینتازکردنی دیزاین بۆ کراوی 2400 مەتر مکعبە لە سعاتێک. ئێستا توانایەکە زیاد کراوە بەهۆی ئەوەی کەوا فلتەرەکانی گۆڕاوە بە هەمان شێوە لە ساڵی 2007 تا 2010. توانای ئینتازی گەیشتە زیاتر لە 3000 مەتر مکعب. پرۆژەی ئاوی ئیفراز سێمان هەیە کە ئەویش لە هەمان زێی گەورە ئاو وەردەگرێتن، بە دوو مەرحەلە تەواو کرایە. مەرحەلەی یەکەم ساڵی 2006 بوو کە 16 پرۆژەکە تەواو بووە. دیزاین بۆ کراو بۆ ئینتازکردنی پرۆژەیە 10,000 مەتر مکعب لە سعاتێکە. لە ساڵی 2006 6000 تەواو بووە و لە ساڵی 2015 سەتاچیلەکەی کەش تەواو بوو، ئێستا کە بە کامل کەپاسیتی خۆی کار دەکاتن کە 10,000 مەتر مکعبە و بڕی 9000 تا 9300 مەتر مکعبیش لە کاتژمێرێک بۆ شاری هەولێر دەنێردرێتن. کاگیوە، من حەزەکەم باسێک لەم پرۆژەیە بکەین. ئایا بزانین ئەم پرۆژەیە ئاو لە چ شوێنێکەوە وەرەگرێەوە؟ سەرچاوەی داوینکردنی ئاو بۆ ئەم پرۆژەیەوە لە کوێ وەریەگرن؟ سەرەتا بەخێر بێن بۆ پرۆژەی ئاوی ئیفراسێ. پرۆژەی ئاوی ئیفراسێ پرۆژەیەکی سەرەکیە شادەماری شاری هەولێرە کە ئاوی پاک دابین دەکە بۆ دانیشتوانی شاری هەولێر. سەرچاوی ئەو پرۆژێ زەی گەورەیە، وەک ئەو ئێستا دەیبینن زەی گەورە. زۆربەی سەرچاوی زەی گەورەش ناوخۆییە، لە باڵێن لە قەندیلەوە ڕادێ، لە چۆمانەوە ڕادێ، لە لای بارزانەوە ڕادەی. ئەو ئاوە زۆربەی ناوخۆییە. پرۆژەکەی مە لەسەر ئەو ئاوە دامەزراوە. ڕۆژانە توانای بەرهەمێنانی زیاتر لە 200,000 مەتر سێجا ئاوی پاش هەیە بۆ شاری هەولێر. ڕۆژانە و لە هەر کاژمارێک ئێمە 11,000 مەتر سێجا ئاو لەو ڕووبارە وەردەگرین بۆ پاکردن هەموو ڕۆژێک لە هەر کاتژمێرێک 11,000 مەتر سێجا ئاو لەو ڕووبارە وەردەگیرێ بۆ ناو پرۆژە بە مەبەستی پاکردنەوەی بەسەم پرۆسەیەک. کاگیوە، ئەو 11,000 مەتر سێجای کە باسیەکەیت لە وەرزی زستان و لە وەرزی هاویندا هیچ جیاوازی نیە، ینی هەموو وەرزەکان وەکو یەک بە یەکسانی ئەینێرێت. توانای پرۆژەکە
10,000 متر سێجا لە کاتژمێرێکە 10,000 متر سێجای بەڵێ بەڵام ئێمە کە دەڵێن 11,000 لێرە وەردەگرین هەزارەکەی تر بۆ خزمەتگوزاری ناو پرۆژەیە بە هاویر و بەزستان ئەو پرۆژە لە کارە بەبێ وەستان ڕۆژانە 24 ساعت هەفت ڕۆژ لە هەفتەیەکدا وەستانی نییە ئەو پرۆژە بەردەوام لە کارە زۆر باشە قوڵی ئەم پرۆژەیە چەند ینی قوڵی چەند ێستا لەم دقەیە قولی ڕووبار ئەگەر قەز لێرە لە قوڵی ڕووبار بی بە گوێرەی وەرز دەگۆڕێ وەرزی زستان لیڤڵی ئاو بەرز دەبێتەوە بۆ 4 متر 4 متر و نیو لەو دەورە بەڵام ئێستا لە وەرزەدا دابەزیوە لە نزیکەی مترێکە بەڵێ لەبەر دەوی پمپەکان نزیکەی مترێک ئێستا عالیازر زۆر باشە ئێمە ئەمانە باس لە بەشی یەکەمی ئەم پرۆژێکە بریتە لە بەشی ئینتیک بەڵێ چۆن ئاو وەرەگرێت بەڵێ ئەو شوێنێکی ئێستامە لێنە ئەوە بەشی ئینتێکە بەشی ئینتێک ئەو چەنەڵانە بە دوو چەنەڵ ئاو وەردەگیرێ بۆ بەردەوی پمپەکان لە یەکەم قۆناغی بەشی ئینتێک بریتە لە دوو سکرینی گەورە کە هەر پیسایەکی قەبارە گەورە لە دبە و نایلۆن و دار و شتانە دەجێڕێتەوە نایە لی بچێتە بەردەوی پمپەکان لەوێشەوە ئەوت پمپی زەبەڵاحمان هەیەکەوە پێنجیان لە کارن دویان یەدەگن ئاو دەبەرە ناو پرۆژە توانای پمپەکانە مێ باز لە توانای پمپەکان بکەین بڵێ توانای هەر پمپێک لە ئینتێک 2000 متر سێجایە زیاتر لە 2000 متر سێجایە تاکو 2400 متر سێجا ئاو دەبەنە ناو پرۆژە کاک هیوا ئەو حەوت پمپەی کە باسەکەی هەمووی لێ کاتا ئیش ئەەکەن یان ستاند بایشیان نەخێر ئەوت سێت پمپمان هەیە پێنجیان کار دەکەن دویان سێت ستانبانە یەدەگن زۆر باشە ئەم ئاوەی کە ئێستا ئێمە لەبەر دەمی وەستاین ئەم ئاوە لەم دقەیە تا چ ڕادەیەک بۆ خواردنەوە ئەشێت نەخێرە و ئاوە بۆ خواردنەوە ناشێت لەبەر ئەوەی میکرۆبی تێدایە لێڵە لە ناو پرۆژە بەسم پرۆسەیەکدا تێدەپەڕێت تاکو پاک دەکرێتەوە بۆی بەکەلکی خواردنەوە بێ ئەسەم ئاوە بە هیچ جۆرێک لە ڕووی تەندروستیەوە تەندروست نییە بەکەلکی خواردنەوە نایە کاک هیوا ئەگەر ئێمە باسێک لە بەشی سیانەکەین ئالەم بەشەدا بە تایبەتی لە مەسلەی پامپ و ئینتیکە ئێوە زۆرترین گرفت کە ڕوبەڕووتانە بێتەوە لەم بەشەیە چییە؟ ڕۆژانە سیستەمێکی ئۆتۆماتیکی هەیە لێرە پێی دەوتێت تراشڕاک ئەو سکرینانەمان لۆ پاک دەکەنەوە ئەندازیاریان هەر تەکنیکارێک دێ بەیانیان بەکاری دێخە هەر چوو پیسایەک بەردەوی ئەو سکرینانەی گرتی بێ ئەوە پاچی دەکاتەوە تاکو ڕێژەی ئاوێکی پێویست بگاتە بەردەوی پمپەکان ئەوە یەک لەوان دوایی لە هەندێک وەرزدا کێشەی بەرزبوونەوەی تێربیدیتی واتە بەرزبوونەوە ڕێژەی لێڵێتی ئاومان دەبی لە کاتی لافا و لە کاتی بارانی بەردەوام بۆ چەند ڕۆژێک ڕووبار زۆر لێڵ دەبێت کە لە توانای پرۆژەی پاکردنەوەی پرۆژەکە دەردەچێت ئەو کاتە ناچار دەبی بۆ ماوەی چەند کاتژمێرێکیان بۆ ماوەی ڕۆژێک ڕای بگریت تاکو بتوانین کۆنتڕۆلی وەزاکە بکەیت ئەی بەنسبەت سیستەمی پایپین ئێوە چەند جۆر پایپتان لەم پرۆژەیە بەکارهێناوە لەم بەشەیە تەنها لە بەشی ئینتێک ئەو دوو پایپمان هەیە کە ئاو بۆ ناو پرۆژە دەبێت هەردووشیان زۆری دەکتایلن مترێک و 20 سنتیمن دەکتایلن زۆرەکانیان جۆرەکەی دەکتای قوترەکەی 1200 میلیمە 1200 دوو پای بەسەر دەکەوی هەردێکیان 1200 ئەستوری سومکەکەیانەوە بەجێرە ستاندەردی پایپیانی لە کوالیتێکی باش بە دووری چەنە ڕۆیەوە بە ناو پرۆژەکە ئەو پایپینە بە دووری چەند دەڕۆ لە دەوری 200 مترێکە تا ینی ئەوەی کە من دیقەتم داکاکی وە پرۆسەکانی ئەم پرۆژەیە زۆربەی هەنگاوەکانی لەیەکەوە نزیکن ینی مەوقعەکە لۆکیشنەکانیان نزیکن لێکەوە ژێکێکە لە ئەدڤانتەجی ئەم پرۆژەیە ڕاستە ینی ئێستا ئەو شوێنە ئێمە لێرێنە تریتمنتەکە بە کاملی لێرەیە هەم ئینتێکەکەمان لێرەیە هەم بەشی فلاش میکسەر کە پێی دەوتێت راپید میکس و کلاریفایەرەکان و فلتەرات و خەزان و قۆناغی یەکەمی پۆمپەکان هەموو لێرەنانە تریتمنتەکە لێرە بە کاملی هەم کلۆرینێشن هەموو شتەکان لێرەیە بەڵام قۆناغێکی ناوەندیمانەیە وێزگەیەکی ناوەندیمانەیە لە نیوای ڕێگا پێی دەوترێ وێزگەی ناوەندی مەڕۆدا لەوێن دەرێ ڕەجارێکی تر ئاوەکە بۆ هەولێر دەچی کەواتە بە دوو قۆناغ دەچی بەس تریتمنتەکە بە کامل لێرەیە
سەرچاوی دووەم ئەو هەزار بیرێکەوە لە ناو شاری هەولێر کە پێی دەرێن پشتێنەی سەوز لە ناو پشتێنەی سەوز کە سنووری کارەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرە دابەش بووە ئەگەر لەسەر معدلێکی ئینتازی 20 متر مکعب لە سعاتێکی حسێب بکەین زیاتر لە 20,000 متر مکعب لە سعاتێک ئاو ئینتاز دەکرێتن بەڵام بەهۆی ئەوەیەوە کارەبا بەردەوام نییە دەتوانین برین معدلی ئینتازمان نێزیکی 10,000 تا 10,000 متر مکعبە لە کاتژمێرێکدا. سیستەمەکانی ئاو دابەشکردن لە شاری هەولێر چەند سیستەمێکە سەرچی ترینیان کەەوە ئاو لە پرۆژەی ئیفراسیەوە کاتێک کە دێتن بۆ شاری هەولێر لە خەزانێکمان هەیە لە باکووری شاری هەولێرە کە پێ دەێن خەزانی دەواجن کە گەورەترین خەزانی لە شاری هەولێر پێکاتێ لە دوو بەشی سەرەکی بەشی یەکەمیان 20,000 متر مکعبە بەشی دووەمیان 50,000 متر مکعبە کە ساری 2015 تەواو بووە بە شێوەی گراڤیتی ئەو بۆ شاری هەولێر دابین دەکاتن ئەوەش بەهۆی چەند بۆڕیەکی سەرەکی کە تیرەیان 1200 ملیم و 700 ملیم دێتە ناو شاری هەولێر و دابش دەبێتن بەسەر شوێنە سەرەکیەکانی شاری هەولێرە. پرۆژەی ئەوی ئیفرازیەک بە شێوەی پمپینگ هەر لەسەر ڕووبارەوە تا دەگاتە ناو شاری هەولێر دەگاتە هاوڵاتیان کار دەکاتن. پرۆژەی ئیفراز دووشمان بە هەمان شێوە کاتێک کە دەگاتە شاری هەولێر و لە محەتەی تەسویە دەرەزیسن بە شێوەی پمپینگ بۆ دوو شوێن دەنێرێتن کە گەڕەکانی سەلاحەدین و ئاری و عولەما ئەوانە لەخۆ دەگرێتن و گەڕێکی سایلۆ و نەورۆز و تاکو گەڕێکی ئازادی ئەوە جزئی دووەمە شوێنی زۆنی دووەمە کە پرۆژە ئاوی ئیفراز و ئاوی پێدەداتن ئەوش هەمان شێوە بە شێوەی پمپینگە. ئەگەر بە ئینتازی کولی حسێبیکەین بە زیاتر لە 300,000 متر مکعب ئینتاز دەکرێتن بەڵام ئەوەی کەوە هاوڵاتیان کە پێویستیان پێەیە تەنها پێویستیان بە 270,000 متر مکعبە لە شاری هەولێر بەهۆی ئەوەی کەوە ژمارەی دانیشتوانی شاری هەولێر نزیکی 1,100,000 کەسێک دەبێتن ئەگەر لەسەر 200 تا 250 لتر کە شێوەی ستەندەری جیهانیە بۆ وڵاتەکانی دەوروبەریشمان دەکاتە نزیکی 250,000 متر مکعب لە ڕۆژێکدا. بۆیە دەبینی نەمەلێکوانە هەندێکزارن تووشی ئەوە دەبینکەوە کێشەی بێ ئاوی لە هەندێک شوێن ئەوەش هۆیەکەی دەگەڕێتەوە بەوەی کەوە ئەو خزمەتگوزاریکە ئەمە پێشکەشی دەکەین لە هەندێک شوێن لەوانەیە بە شێوەیەکی بەردەوامبی بە هەندێک شوێن دەبینی کەم و کورتیش تێدایە بەهۆی ئەوەی کەوە کارەبانیە ئەوەش دەگەڕێتەوە بەوەی زۆری سنووری خزمەتگوزاریەکەمان و زۆری ئەو بیرانی کە هەیە هەندێکجارن تووشی کێشە دەبێتن یان پرۆژەکان هەندێکجارن تووشی کێشە دەبێتن. کاگیواتۆ بۆت باس کردین کە ئەم پرۆژەیەوە ئاو لە زەی گەورە وەرەگرنەوە پاشان بە دوو پایپ لە ڕێی 5 پەمپەوە نارتان بۆ چ بەشێکەوە ئاوە؟ دێتە ئەو بەشە ئێستا کەمە لێرێنە پێ دەوترێ حوزی تێکەڵکردنی خێرا ڕاپێت میکس لێرەڕا ئەو 5 پمپەی کە باسمان کردو ئەو 11,000 متر سێجاو ئاوە بە بەردەوامی دێتە ئێرە لێرە مەوادی کیمیاوی تێکەڵاو دەکرێت وەک شەب کە پێ دەوترێت سەلفاتی ئەلەمینیۆم لەگەر کلۆر قۆناغی یەکەمی کلۆر ئەلێرە تێکەڵاو دەبێت بە خێرایی بەهۆی ئەو 4 میکسەرەوە ئەو ئاوە لێڵە لەگەر ئەو مواد کیمیاوانە تێکەڵاوی یەکتر دەبێت دابش دەبن بۆ 10 حوزی نیشتن کە پێی دەوترێت کلاریفایر کە لە دەورەکانمان ڕادیارن. پێشەوەی بینە سەر کلاریفای ئەمەوێ باسێک لەم ئاوە بکەین لێرەدا ئەم ئاوە تا چ ڕادەیەک پاگە بێتەوە لێرە؟ ئێرە قۆناغی یەکەمی قۆناغی دووەمی پاکردنەوەی قۆناغی یەکەم لە سکرین بوو لەوێن دەرێ گوتمان گەورە زیاد دەکرێتەوە لێرەش تەنها مەوادی کیمیاوی تێکەڵاو دەکرێت بە خێرایی دابش دەکرێتە سەر حوزەکانی نیشتن. ئەو مادە کیمیانەی کە باست کرد چ میکرۆبێکە کوژێت؟ سوودی چییە؟ لێرە ئەمە سێ مەوادی کیمیاوی بەکاردێنن یەکەمیان شەب کە پێی دەوتێت سەلفاتی ئەلەمینیۆم بەکاردێ بۆ نیشتنی قوڕ و لیتە دنکەلم و قوڕ و لیتە. دووەمیان کلۆرین بەکاردێ بۆ کوشتنی بەکتریا و میکرۆب. سێمیان پۆلیمەری پێ دەڵێن لە کاتێکەوە ڕووبار لێڵیەتی دەگاتە ڕێژەیەکی زۆر پۆلیمەر بەکاردێنین وەک یاریدەدەری سەلفاتی ئەلەمینیۆم بۆ کاری نیشتن بەکاردێویش. کاگیوا دەنگێکی زۆر دێت لەم شوێنە ئەو دەنگە جگە لە شەپۆلی ئاوەکە ئەو دەنگە چییە؟ ئەوە دەنگێکی ئاساییە کە ئێمە لە هەر کاتژمێرێک 11,000 متر سێجا ئاو دێت ئێرە و دابش دەبێت
تەنها دەنجی لێشاوی ئاوە لێرە. ئەم ئاوەی کە لێرە دروست بوو دوای هەنگاوی پاکردنەوە ئەمە بۆم باسکەی بۆ خواردنەوە ئەشێت قەزت قۆناغی کۆتاییە پێش لەم قۆناغەکە مادەی کیمیایی نەخێر ئێرە تەنها لەمە لە سەرەتای پرۆسەی پاکردنەوەی ئێستا بۆ خواردن ناشێت بە هیچ جۆرێک نەخێر بەس معالەجێکی سەرەتایی بۆ تا ئێستا معالەجێک سەرەکی نەکراوە تەنها موادی کیمیاوی ئیزافە کراوە تا ئێستا لە قۆناغی تر کە لێرە لە قۆناغی نیشتن لە کلاریفایەرەکان دەست پێ دەکەوە. کاگیوە حەزەکەم باسێک لە قۆناغی دوای ئەوە بکەین کە ئێوە مادەی کیمیاییتان تێگەرەوە بزانم ئەچێتە قۆناغێکی تر کە پێوتە کلاریفای حەزەکەم باسێک لەم قۆناغە بکەین ئایا ئەم حەوزانە ئێوە چەند دانەتانێ لێرە قوتڕەکەی چەندێ وە قوڵی چەند باسی قۆناغی دووەمان کە گوتمان لە تێکەڵکردنی خێرا موادی کیمیاوی تێکەڵاوی و ئاوا کە ئێمە پێی دەڵێن ڕۆوەتر ینی ئاوی خاو ئەو ئاوەی کەوا لە ڕووبار وەرگیرایە موادی کیمیاوی لەگەڵ تێکەڵاو دەکەی بە خێرایی دابەشی دا عوز دەکرێت کە پێی دەوتری عوزی نیشتن لێرە دە حوستان هەیە دا عوزی نیشتنمان هەیە کلاریفایر هەر یەکیان توانای 10,000 متر سێزای ئاوە لەو عوزانە دوو کردار تێدا ڕوودەدا کردداری مەین و کردداری نیشتن لە عوزی داخلیەکەی ناوە کردداری مەین ڕوودەدا دەنکۆڵەی قڕ و لیتە و لم لەگەر دەنکۆڵەی شەب کە بەهۆی چیوە جێ ئەکرێتەوە بەخۆی ئەوە چیە با بڵێن پلێتێکی گەورە هەیە لە لە بینی هەردوو عوز کردداری مەین ڕوودەدا یەکگرتنی دەنکۆڵەی شەب لەگەر دەنکۆڵەکانی لم و قڕولیتە دەنیشتە ناو عوز دێتە خوارەوە لە خوارەوەی عوزەکە دەنیشن ئاوە تەبەقەی سەرەوە ئاوێکی پاک دەردەکەوێت قوڵی ئەم حەوزانە چەندەیە لێوارەکانی 8 مەترە داخلیەکەی زیاتر لە 10 مترە 10 متر دەدانەتان لەم حەجمە هەیە بڵێ دەدانەمان لەوەی بەهۆی چیەوە ئەم ئاوە لەم بەشەوە گواستراوە بۆ کلاریفای بڵێ بەهۆی بای گرابێتی وەک دەڵێن بە گرابێتی بەیانی بە لێژ بوونەوە نەک بە جۆری پمپ و چتیوا لێرە بەکاردنایە بەس بە جیاوازی فەرقی لێ بڵ ئەم کلاریفایانە بە پێی وەرزەکان پەیوەندین بەوە نییە کلاریفای پەیوەندی بە ئەو ئاوەی کەوا دێتی ئێرە تاکو چڕادەیەک لێڵە تاکو چڕادەیەک لێڵە هەندێک کات دەبینی ڕێژەیەکی زیاتری پێویستی بە شەبە هەندێک کاتەیە پێویستی کەمتر پێەیە ڕادەوێتە سەر ڕێژەیە لێڵێتی ئاوی ڕووبار لە کلاریفایە ئاو تا چ ڕادەیەک پاک قۆناغی سێمە ینی تا ئێستا پاک نەبووتەوە ینی بەشێکی لێ پاک بووتەوە ئەن لێرە تەنیا مەوادە گەورەکان و خەڵتە و لیتە و لێڵی ئاوەکە پاکان زۆربەی دەنکۆڵا بە قەبارە با بڵێن ئەوانە لە کلاریفایر دەنیشن بەڵام قۆناغێکی تر دوای ئەو دێ پێی دەوترێت قۆناغی فلتەرێشن پاڵاوتن پێشەوەی بگەینەوە ینی کلاریفای بە شەوی گشتی سوودەکەی بەوەیە لێڵی ئاوەکە نێڵێ بڵێ لێلی ئاوەکەی دەگایەن تا ڕێژێ 5 NTU 5 دەرەجە ینی لەوانەیە لە 20 دەنگێنتە 5 زۆر باشە ئەنی لێرە بە شێوەیەکی سەرەتایی ئاوەکە تا ڕادەیەک لە مادەی لە خەڵتە و پیسی و لێڵی ئاوەکە پاک بۆتەوە قۆناغێکی سەرچێ لە پاکردنەوەی ئەو کلاریفایر ینی حوزی نیشتن قۆناغێکی سەرچیە ئەو قڕولیتێکەوە لە ژێرەوەش کۆ دەبتەوە بۆڕی هەیە پێدەوتێ سڵەت ینی قڕولیتە ئەوانە هەر 4 ساعت جارێک ئەوانە لی بە پیس قڕولیستەکە لی بەتاڵ دەکرێت فڕێ دەدێتەوە دەرێت لێرەوە باسی ئەگەر باسی ئەوە بکەین ئایا خزمەت گوزاریەکەی کە ئەیمە پێشکەشی دەکەین کەەوە بە تۆنا وەکو ئاگادارن هەموو خزمەت گوزارێک پێشکەش دەکرێتن ئەو لایەنێکە خزمەت گوزاریەکە پێشکەش دەکاتن هەیە ئەو لایەنێکە خزمەت گوزاریەکە وەردەگرێتن ئەو لایەنش هەیە ئێمە لەلایەن خۆمانەوە هەوڵماندایەوەکەوە ئیشەکانی خۆمان یان سیستەمەکەی خۆمان بە تەواوی بگونجێنی یان بە تەواوی ڕێکبێخین بۆ ئەوەی کەوا هیچ کەم و کوڕیەک نەبێتن تاکو بتانین ئاو بۆ هەموو دانیشتوانی شاری هەولێر بە شێوەیەکی تەواو دابش بکەین و دابین بکەین
بەڵام دەمینێتەوە ئەوەی کە خزمەت گوزاریەکەی وەردەگریتن کە ئەویش هاوڵاتیانە لەوانەیە هەندێک کەم و کوڕیش لایەنوان هەبێتن بەهۆی ئەوەی تاکو ئێستا سیستەمی پێوەەر نەکەوتوتە کار پێوەەر نییە کەەوە دەکاتن ئەو بە شێوەیەکی عشوایی سەر بکەن و هەروها نەبوونی تەوافە لە تانچەکانی سەربانان ئەوەش وە دەکاتن کەەوە زۆر هاوڵاتی ئاگای لێ نەبیتنکەوە چۆن ئەو ئاوا بە هەدەر دەسیتن کاتێککە بێ ئاگایە و لە پڕبوونی تانچەکانی هەروها بوونی چەند شێوەیەک لە تەجاوزات ئەویش تەجاوزات لە دوو شێوە خۆی دەگرێتەوە تەجاوزاتی مباشر ئەوەی کەەوە لەسەر تۆڕەکانی ئاو کرایە لەلایەن هەندێک هاوڵاتیانەوە تەجاوزاتیش کە بە شێوەیەکی غێر مباشر کرایە بەهۆی ئەوەی کە حدایقەکی زۆر کرایە لە سەر ئەو شوێنانی کە سەوزاییە و سەر بە شارەوانیەکانە ئەو زەویانە وای کردووە کە ئاوێکی زۆر سەر بکرێت بە تایبەتی لە فەسڵی گەرمە لە هاویندا کەەوە دەکاتن هەندێک شوێن تووشی کێشەی بێ ئاوی ببی کارەکانی ئێمە پەرەلێلە لەگەر بوونی تەزووی کارەبا هەر کاتێک کە تەزووی کارەبا بەهۆی ئەوەی کە وەکو ئاگادارن سیستەمەکانمان هەمووی بە کاملی بەهۆی تەزووی کارەباوە کار دەکاتن بۆیە ئێمە لێرانەدا زۆرجار تووشی کێشەش دەبین تووشی گرفت دەبین لە زۆر شوێندا بەهۆی ئەوەی کەوا تەزووی کارەبا بەردەوام نییە بە تایبەتی لە بیرەکانمان چونکە پرۆژەکان تەزووی کارەبای بەردەوامیان هەیە و فیدەری بەردەوامیان هەیە بەڵام بەشێکی زۆری بیرەکانمان تەزووی کارەبای بەردەوامیان هەیە ئەوەش وای کردووەکەوە تووشی کێشە بین لە هەندێک شوێندا ئێستا کە بەڕێوەبەرەتی یەکەمان لەگە بەڕێوەبەرەتی گشتی سەرقاڵی تەواوکردنی پرۆژەی دانانی میتەرەکان و خوێندنەوەیە لەلایەن کەرتی تایبەتەوە بۆ ئێستاکەوە تەحلیلەکان و خەریکی ئەوەی نەکەوە پرۆژەکە بە مقاولێک سپێردرێتن بە شاری هەولێر و هەروە لە شاری سلێمانی و شاری دۆجێش بە هەمان شێوە سێ زۆنە بۆیە بە هیوای ئەوەی نەکەوە کاتێک کە ئەو پرۆژەی خوێندنەوەی پێوەرەکان دەکەیتە سەرکار وا بکاتنکەوە بەشێکی زۆر ئەو گرفتانەمان چارەسەر بێت کاگیوا تۆ باسی قۆناغی کلاریفایت بۆ ئێمە کرد کە وتت هەرچی لێڵی لەو ئاوایە هەبێ لە قۆناغەکانی پێشووترە لەم قۆناغەیە هەموو لێڵەکان نایڵێت دوای قۆناغی کلاریفای چ قۆناغێکی تر بەسەرم ئاوەدا دێ دوای باسی قۆناغی کلاریفایرمان کرد ئاوزی نیشتن زۆربیان لەوێ دەنیشێ بەڵام بەشێکی دەنکۆڵی وردەمینێتەوە دێتە بەشی پاڵاوتن فلتەرێشن فلتەر کە لێرە بیزەکەی فلتەرمانەیە هەرێکیان توانای 500 متر سێجای هەیە توانای پاڵاوتنی 500 متر سێجای هەیە هەر 20 فلتەرەکە لە یەک کاتا ئیشەکەن هەر بیستان لێ کات لە ئیشن هەر بیستان لێ کات لە ئیشن هەرێکیان توانای 500 متر سێجای هەیە لە کاتژمێرێک کە دەگاتە نزیکەی 10,000 متر سێجا لە کاتژمێرێک لەو فلتەراتانە لە دوو طبقەی سەرەوە لە ئەنتراسایت پێک دێ خەڵوزی وردکراو لە ژێرەوەی ڕملی فلتەرات هەیە چ دەنکۆڵەیەکی ورد مابی لە ناو ئاو لەو فلتەراتە دەنیشێ ئەو ئاوەی کەوا لە فلتەرات دەردەچێ 100% پاکراوەتەوە تەنها دەمینێ کلۆری تێ بکرێتەوە لێرە دوای ئەم قۆناغا کلۆری تێکرێ کلۆرەکە چ ڕێژەیەکە کاگیوا ئێمە زانین کە بە نسبەیەکی زۆر کەم کلۆر لە ئاوەکرێ ئایا ئەو نسبەتەکەمە لێرە شمولەکەیان ئەبێ نسبەتەکەی زۆر بێ بۆی بگاتە شوێنە دوورەکان لە پرۆژێ ئاوی فراسە لێرەمە لە سێ قۆناغ کلۆر تێ دەکەن پری کلۆرینێشن ینی کلۆری سەرەتایی ڕێژەی یەکەم کە لە ڕاپید میکس قۆناغی دوم لە پری فلتەرێشن لە پێش فلتەرات تێ دەکرێت لە بۆەوەی قەوزە و لە دەور و بەری دیوارەکانی فلتەرات نەنیشن شین نەبن سێمیان پاش فلتەر لە پاش فلتەر کلۆر تێ دەکرێت و بەشێکی لێ دەمینێتەوە کە لە بۆ ناو شار دەچێت ئەو بەشێکی ئەمە دەمینێتەوە 1 ppm کامە لێرە ڕێژەی کلۆری دەنێرین بە 1 ppm دەنێرین مەبەست لە ppm چیە؟ یعنی پارت پێر میلیۆن پارت ینی بەشێک لە میلیۆن بەش ینی دڵۆپێک کلۆر مەقابل میلیۆنێک دڵۆپ ئاو بەو شێوەیە کە دەکات 1 ppm بۆیە یەکجێکی دێنێرین تاکو لە هەولێر با بڵێن مەسافەکەی دوورە نزیکەی با بڵێن 35 کیلۆمەترە لەوێن درێژ خەزانمان هەیە لە بۆ ناو دانیشتوانی شاری هەولێر دەچی تاکو مەزمونی ئەوەی بکەنکەوە دوا ماڵیش هەم ڕێژەیە کلۆری لە ناو بەلوعەکەی ماڵی هەبێ پرۆژەکان و یان دیزاین لایوی پرۆژەکان هەر پارچەیەک لە پارچەکانی پرۆژەکە کە خۆی لە بەشی شارستانیەکەی دەگرێتەوە کە ستراکچەری مەدەنیەکەیە و میکانیکیەکە و دەبینێتەوە بەشی کارەباییەکەش سەبارەت بە
بەشە شارستانیەکان کە سترەکچەرەکانن دیزاین کراون بۆ زیاتر لە ئەوەی لە 50 ساڵ تا 70 ساڵ خۆراگر بێتن لەو پرۆژانە. ئەمە بەشە میکانیکیەکە و بەشە کارەباییەکە بەجددی ینی ئەوانە عمریان کورتترە بەهۆی ئەوەی کەوە بەردەوام لە کاردانە. بەشە میکانیکیەکانیان لە نێوان 10 تاکو 15 ساڵە، بەشە کارەباییەکان لە نێوان 15 تا 25 ساڵە عمریان دەبێتن. پاش ئەوە پێویستەوەکەوە ئەپدێت بکرێتەوە یان گۆڕانکاری بۆ بکرێتن تاکو زیاتر عمریان درێژتر بێتن. هەندێک جاران پێویستی بە گۆڕینە، هەندێک جاران پێویستی بە گۆڕینی پارچەیەک یان دەستکاریکردنی چەند پارچەیەکی دەبێتن. دەبینێتەوە بەشی چارەمیان کە مەوادی کیمیاویەکانە کە ئەو مەوادە کیمیانیش پێویستە بۆ خاوێنکردنەوەی ئاو و خاوێنکردنەوەی ئاو لە قوڕ و لیتە و هەروەها خاوێنکردنەوەی ئاو لە ڕووی بایۆلۆجی و ڕووی بایۆلۆجیەکەیەوە کە ئەوش خۆی لە مادەی شەب و شەب سولفاتی ئەلەمینیۆم و هەروەها پۆلیمەر بۆ پرۆژەکان ئەوە بۆ خاوێنکردنەوەی ئاوەکەیە و هەروەها بۆ ئەوەی کەوا گرنتی کوالیتەکەی بدرێتن بەوەی کە ئاوێکی خاوێنە و دوورە لە هەر مەترسیەکی بایۆلۆجی ئێمە مادەی کلۆر بەکاردێنین، مادەی کلۆری غاز لە پرۆژەکان و لە بیرەکانیش مادەی کلۆری پاودەر یان قورس بەکاردێتن بە جێرە پێویستی شوێنەکان. کاگیوە حەزەکەم باس لە قۆناغی دوای فلتەرێشنم بۆ بکەیت. چ گۆڕانکاریەک بەسەر ئەو ئاوەدا دێ؟ ئایا لە فلتەرێشنە هەموو ئاوەکە بە تەواوی پاک بۆ و ئەشێ بە خواردنیان قۆناغی تری مابوو؟ ئاوتلێتی ئەو 20 فلتەرە ئاوتلێتیان لە بۆریەکی گەورە 2 متری کە ئێستا لە ژێرمانەوە کۆ دەبتەوە دەستا خەزانی سەرەکیمان ئەمباری سەرەکی لە ژێر زەوی لەوێن دەرێکە توانای 10,000 متر سێجایە ئەو ئاوە لەوێ کۆ دەبێتەوە بۆ 1 سەعات بۆ 1 ساعتە. بەڵێ توانای قەبارەی خەزانەکە 10,000 متر سێجایە توانای قەبارەکەی یعنی حەسەب ناردنی کە ناردی پڕە بێتەوە. بەڵێ بەردەوام پڕ دەبێتەوە و ئەشینەوەی دێتە سەرێ. لەوێن دەرێ عوت پمپمانەیە پێی دەوترێ هایلفت پمپ. ئەو هایلفت پمپانە هەر یەکەیان توانای 930 کیلۆواتە 115 متر هێدا 2000 متر سێجایە هەر پێجان بە ڤۆڵتەی بەرز دشێ دەکەن 3000 هەر حوتیانی شەکەن لە یەکاتە؟ نەخێر 5 پمپیان کار دەکەن دویان احتیاتە دویان یەدەگا 5 پمپ کار دەکەن. ئەو 5 پمپانە بە بۆریەکی متر و نیوی یعنی 1500 ملیم ئاو بۆ وێزگەی ناوەندی دەنێرن بۆ سەبستێشنی ناوەندیمان دەنێرن کە پێی دەوتری وێزگەی ناوەندی مەڕەوەدا کە لە نیوەی ڕێگا لەوێن دەرێش هەمان شێوە 5 پمپیتر ئاو بۆ خەزانە سەرچەکانمان دەنێرن لە ناو شاری هەولێر. کەواتە لە قۆناغی دوای فلتەرات ئاو لە خەزانی سەرچ کۆ دەبێتەوە لەوێن دەرێ ڕەوانەی ناو هەولێر دەکەن. ئەنی لە دوای فلتەرێشن ئاوەکە پاکە؟ بەڵێ دوای فلتەرێشن ئاوەکە 100% پاکە دووبارە کلۆری تێدەکرێتەوە بە کەڵکی خواردنەوە دێ تاکو دەگاتە هەولێر و ناو ماڵەن هەمووی داخراوە یعنی هیچ شوێنمانیە سەری کراوە بێ خەزانەکانمان سەری داپۆشتاوە بۆریەکان هەمووی تاکو دەگاتە ناو ماڵەن هەمووی داخراوە. ئەو گلەیانەی کە هاوڵاتیان هەیتیان لە بەڕێوەبەرەتی ئاوی هەولێر لەوانەیە لە چەند شێوەک خۆی دەبێنێتەوە بەهۆی ئەوەی کەوە لە هەندێک شوێنمان هەیە بە بەردەوامی ناتوانین دابینیکەین. هەندێک شوێنمان هەیە کەوە 2 ساعات تا 4 ساعات ئاویان بۆ دابین دەکرێتن مودەکەی کەمە یان بڕەکەی کەمە. هەندێک هاوڵاتیش هەیە گلەیەکان لەسەر ئەوەیە کە هەندێک شوێن ئاویان بەردەوامە هەندێک شوێن ئاوی بەردەوام نییە ئیوان بەسەڕێ ئێوەکان کە بەردەوامە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک بەڕاستی یەکێک لە هۆیەکانی هۆی اقتصادیە کەوا ماوەت بۆ زیاتر لە 4 ساڵ کەەوە هیچ زۆرە بودجەیەک دابین نەکرایە و هیچ پرۆژەیەک کامل نەکرایە بۆ شاری هەولێر. تەنها چەند پرۆژەیەکی ورد لەم شوێن و لەم شوێن کەوای کردووە دابی ئەنی ئەو کێشانەی کەوا هەیە بە سەرەتاییترین شێوە چارەسەر بکرێتن. شاری هەولێر هەر لە بەردەوام لە گەورە بوونە تاکو ئێستا خانووکردن و باڵەخانە دروستکردن و پرۆژە شێوەی بەردەوام گەورە دەبێتن بەران ئەوەی کە ئەمە پلانمان بۆ داڕێشت بوو
نەماتوانیە جێبەجێ بکەین بۆ چەندی ساڵیژە پلانمان پێشکەش دەکەین بەڵام بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی دابینکرا و لە پارە بۆ ئەم پرۆژانە نەماتوانیە جێبەجێ بکەین. سەبارەت بە کارەبایاتی پرۆژێ ئاوی ئیفراسێ لێرە دوو فیدەری سەرچیمان هەیە کەوا 33,000 کیلۆڤۆڵتن کارەبا دابین دەکەن بۆ پرۆژە. لەو شوێنەدا ئێستا ئێرە شوێنی ئەو 33,000 کیلۆڤۆڵتە بە دوو ترانسفۆرمەری تایبەت دەگۆڕدرن کارێکیان MVA دەگۆڕن بۆ 3.3 کیلۆڤۆڵت چونکە ماتۆڕەکانی ئێمە لە بە 3300 ڤۆڵت کار دەکەن. ئەو شوێنە ئێستا تێدانە شوێنی سۆفستارتەرەکانی ماتۆڕەکانەکەەوە ئەف سۆفستارتەرن هەروە برێکەرەکان و فیدەرەکانی ئەو پرۆژێنە. لە کاتی پسرانی تەزووی کارەبا لە فیدەری سەرێکی خۆمان دەتوانین ڕێگێکمانەیە لەگەر وێزگەی ناوەندی توانی کارەبا بە هەمان شوێ لەم شوێنە وەرگین. ئەگەر کارەبای سەرەکی بەی شێوەیەک نەبوو لە هەردوو فیدەر نەبوو ئەوە 4 مۆلیدەمانەیە کارێکیان دوو مێگا و ڕوبعێکن دەتوانین 180 پرۆژە لەسەر مۆلیدەکان بەکاربێنین. بۆی لێرە کێشەی کارەمامان بۆ دەرەجەی نییە. زۆربەی کات کارەبای سەرەکیمان هەیە. سەبارەت بە ستافی پرۆژەی ئاوی ئیفراسی ئێمە لێرە 58 فەرمانبەرین سەر بە بەڕێوەبەراتی ئاوی هەولێرین و سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار فەرمانبەری هەمیشەین دا ئەندازیارین 22 تەکنیکاری میکانیک و کارەباین لەگەر هەروەها ئیشپێکەری ترومپا و ستافی تاقیگەمان هەیە لێرە. دوو جۆرە فەرمانبەرمان هەیە فەرمانبەری ئیشپێکردنمان هەیە کەوا ڕۆژانە لێرە دەمینێنەوە بەیانیان شەوەکەش لێرە دەمینێنەوە بۆ کاری ئیشپێکردن و چاودێریکردنی پرۆژە. هەروە ستافێکی ترمان هەیە بۆ ستافی چاکردنەوەی تیمی کارەبایی و میکانیکیمان هەیە لێرە کەوا هەر گرفتێکی کارەبایی یان میکانیکی یان بۆڕی شکان یان هەروە کاری سۆفتوێری شەروەها ئەوە لە نێوان ئەو فەرمانبەرانانی ئێمە ئەندازار و تەکنیکارەکانیمە ئەنجام دەدرێت بە بەردەوام و لێ توانیمانە تاک پێستا زۆر بە سەرکەوتووی کاری شپێکردن و ساکردنەوەی پرۆژە ئەنجام دێن. پاش پاڵاوتنی ئاو لە پرۆژە ئاوی ئیفراسێ لێرانە 7 پەمپمان هەیە هەر پەمپی 2000 مەتر سێجا ئاو لە سەعات لە کات ژمێرێکدا پاڵ دەدەن لە بۆ شاری هەولێر. ئەم لەبەر ئەوەی هێدی ئێرە لە ئاست شاری هەولێر هەندێک کەمێک نزمە تقریبا 225 مەترێک هێدا لە نیوەی ڕێسەبستیشنێکی ترمان هەیە هەر بە هەمان شێوە 7 پەمپمان هەیە لەوێندرش هەر پەمپی 2000 مەتر سێجا ئاو لە سەعاتێک پاڵ دەدەن کە 5یان هیچ دەکەن و دووشیان ستاندبایە لە منطقی ناوچەیەکە پێ دەڵێن مەرعۆدا هەر بەو پرۆژەکەش لەوێندەرەیە و سەبستیشنەش هەر بەو ناوی ئەو ناوچەیە کرایە. لە پاشان ئاو پاڵ دەدا لە بۆ دوو تانچی سەرەکیمان هەیە لە بەرزایی هەولێر باکووری هەولێر پێ دەڵێن بە دەوازین مەشهورە تانچی دەوازنی پێ دەڵێن ئەو تانچە پێشتر یەک تانچیمان لێ هەبوو یەک خەزان کە 20,000 مەتر سێجا ئاوی هەڵدەگرت بەڵام لەگەر ئەکستێنشنی ئیفراسێ هەمان کۆمپانیا خەزانێکی ترمان دروست کرد خەزانێکی زۆر گەورە کە 50 توانای هەڵگرتنی 50,000 مەتر سێجا ئاوی هەیە. ئەو دوو خەزان ئاوە ئاوی ئیفراسێ کۆ دەکەنەوە ڕۆژانە و بە هێڵێکی 42 ئینجی هێڵێکیان دێتە خوارێ بەرەو ناوشاری هەولێر بەرەو 6 مەتری کە ڕینگێکی چواردەورەی 6 مەتری هەیە ئەو تەغزیەی ئەو ڕینگە دەکا و لەوێژ لۆگەڕەکانی ناو دەوروبەری 6 مەتری دەڕوا و خەتێکی تریشیان وەرگیرایە ئەو خەتە 700 ملیمیە کە تێپەڕ دەبێتن بەگەڕەکەکانی گوڵان و هەولێری نوێ و شۆڕ دەبتەوە لە بۆ ڕێک کۆیە و دوای دەستەوە 5 حەسارۆک و 7 حەسارۆک و دەستەوە هەتا دەگاتەوە گەڕەشی فەرمانبەران و تا دەسوڕێتەوە دەگاتە ڕێی کەرکووک هەولێر کەرکووک
وهروها لم نفسي لەو خەزانەی چەند بوستەرێک کەشمانەیە بوستەر ستیشن ئەو بوستەرانەش بە خێڵێکی جیاواز کە ئەوەش لە پلانی ئەو ساڵمان بوو کە جێبەجێمان کرد بە دوو بوستەر ئاو پاڵ دەدەن بۆ گوندی سێبەردان کە ئێستا پێدرێن وەکو شارەدەیەکی گەورەی لێ هاتیان ئەوانش سوود لەو پرۆژەیە وەردەگرن. بە ئامۆژگاریمان بۆ خەڵک تەنها ئەوەیە یارمەتی دەربن لەگە بەڕێوەبەراتی ئاوی هەولێر چونکە ئەو خزمەتگوزاری کە ئەمە پێشکەشیان دەکەین خزمەتگوزاریکە بۆ هاوڵاتیانەیە چەند ئەوان بتانن دەستی پێوە بگرن چەند ئەوان بتانن بە هەدری نەدەن وا دەکاتن کەەوە هاوڵاتی یەکەوە لە دوورە خۆیتی یان لە دوایویە یان بتانین زیاتر خزمەتگوزاری دابین بکەین بەهۆی ئەوەی کەەوە ئەمە چەند ئینتاجمان بە کەمیە زیادە بەڵام بەدابینکردن لە هەندێک شوێن کێشەمان هەیە بەهۆی ئەوەی کەەوە لە زۆر شوێنان ئەو بە هەدر دەچیتن و وە دەکاتن هەم لە پارە هەم لە ئەو ستراکچرانی کە هیچمان پرۆژەکان و بیرەکان هەدرێکی زۆری تێدابیتن وە دەکەماندی بیتن و عمریشان کورتتر بێتەوە بۆیە داواکاری لە هاوڵاتیان یارمەتی دەربن دەست بە ئەوە بگرن لە هەموو وەرزەکان تەنها ئەوە نیە لە وەرزی هاوین و ئەو وەرزانی کەەوە گەرمایە و پێویستیان بە ئاوی زۆرە هەتا لە زستانیش دەتان خۆ لە ڕابینن لە بەهار لە پاییزیش کەوا بەکارهێنانی ئاو کەمتر دەبێتن و شوێن ئەو بۆ ڕێلامانە تیرەکەی مترونیوێک 1500 ملیمە هێڵی سەرەکی پایپمانی سەریچێکە ئاو بۆ هەولێر دەنێرێت لە 5 پەمپی گەورە و زەبەلەح لەسەرەوە کاڵێرە کۆنێکشنەکانیان دیارن دیشارجیانە لێرە کۆ دەبنەوە هەر پێنجیان بۆ بۆرێ سەرچیا ئاو دەنێرن بۆ هەولێر لە هەر سعاتێکی 10,000 متر سێجا ئاو دەنێری کە ڕۆژانە لە 200,000 متر سێجا زیاتر ئاو لە بۆ هەولێر دەنێرین ئاوێکی پاکراوەوە بە ئێنتوێکی کەم لەگەر ڕێژەی کلۆر 1 ppm ئاوێکی پاک بۆ هەولێر دەنێرین بۆ بەردەوامی بەبێ وەستان بۆیە داواکارین لە دانیشتوانی شاری هەولێر دەست بە فیڕۆدانی ئاو بگرێن چونکە بەڕاستی کارماندێکی زۆر شەون و خونی دەکەن لە بۆ پاکردنەوەی ئەو ئاوە هەروە خەرجێکی زۆری لێ دەکرێت لێ داواکارین ینی دەست بە فرۆدانی ئاو بگرێت.